بچووکترین ملیاردێر ئەم گەنجە خوێنگەرمەی دەیبینن تەمەنی 25 ساڵ تێپەڕی نەکردووە بەڵام لەگەڵ ئەوەشدا ملیارەها دۆلاری کۆ کردوێتەوە بە دزیکردن و قاچاقچێتی و میراتینا بەڵکو بە ڕەنجی شانی خۆی بەڵام ڕەنجەکەی کەمێک عەقڵی لەگەڵدایە بۆ ئەوەی بزانن چۆن بۆتە بچووکترین ملیاردێر لەگەڵمان بمێننەوە خاوەنی دوو چاوی بچوو بەڵام عەقڵێکی گەورە ئەلێکساندەر وانغ بچووکترین ملیاردێری سەرزەویە ئەم گەنجە خاوەنی کۆمپانیای سکێڵە کە لە بواری زیرەکی دەستکردا کار دەکات نرخی کۆمپانیاکەی لە ئێستادا دەگاتە 7.3 میلیارد دۆلار کۆمپانیاکەی پشکداریە وەک ئەوەی کابرانا ڕێژەی لە سەدا 15 کۆمپانیاکەی خۆی خاوەنداری دەکات کۆمپانیاکەی خزمەتگوزاری تەکنەلۆژیای زیرەک بۆ سوپای ئەمریکی دابین دەکات کۆمپانیاکەی ساڵانە بڕی 100 میلیۆن دۆلار قازانج دەکات ئایا گەنجی کورد توانای ئەوەی هەیە بە هەوڵ و ماندووبوونی خۆی لەو تەمەنەدا ببێتە خاوەنی ئەو بڕەپارەیە هیچ کەسێکی کوردەناسی لەو تەمەنەدا خاوەنی ئەو بڕەپارەیە بێت